بۆتان مەملەکەتی سەیر و سەمەرە ئافرەتیان دەتوانێت دوو هاوسەری هەبێت لە یەک کاتدا هاوڵاتیەکانی با دڵخۆشترین هاوڵاتی جیهان ناسێنراون بە هەموو شێوەیەک دژایەتی ئەوە دەکەن ناخۆشی و خەم و خەفەت ڕوویان تێبکە چی دەزانی دەربارەی شانشینی بۆتان لەگەڵمان بن. یەکێکە لە بچووکترین دەوڵەتەکانی جیهان ژمارەی دانیشتوانی 750,000 وادەزانی حکوومەتی ئەوان وەگەوەی خۆمانە هەوڵی بەردەوام دەدەن بۆ ئەوەی هاوڵاتیەکانی خۆشترین ژیان بژین بەرزترین ئاسی فێرکردن و تەندروستی و ئابووریان هەیە لە جیهاندا. دەوڵەت ڕێگری کردووە لە چاندنی تووتن و کێشانی جگەرە بۆ پارێزگاریکردن لە جوانی ژینگە و تەندروستی هاوڵاتیەکانی. سەرباری ئەمانەش چەندین عادەت و تەقالیدیان هەیە تەواوی جیهانی شۆ کردووە بە هیچ شێوەیەک لە مردن ناترسن بەڵکو بە هاتنی مردن دڵخۆشن لە کاتی مردنی کەسێکدا دڵخۆشی خۆیان دەردەبڕن و بەو پەڕی دڵخۆشیەوە مردووەکە بەڕێ دەکەن بۆ ماوەی 48 ڕۆژ ئاهەنگ دەگێڕن. ئافرەتەکانیان بۆیان هەیە لە یەک کاتدا دوو هاوسەریان هەبێت. حکوومەت لەو بڕوایەدایە ئەمە بەشێکە لە دڵخۆشکردنی هاوڵاتیان. ئافرەت لە بۆتاندا خاوەنی بڕیارە وەکو پیاو بە هەمان بڕی پیاو میراتی دەبات. لە شەقامەکانی بۆتاندا ئاماژەکانی هاتوچۆ و ترافیک بوونی نییە لەبەرەوەی لە تەواوی شارەکاندا 200 ئۆتۆمبیل بوونی هەیە. لە پێناوی پاک و خاوێنی ژینگەدا حکوومەت ڕێگا بە ئۆتۆمبیلی زۆر نادات. هەروەها خەڵکی بۆتان نەیان دەزانی کە شتێک هەیە ناوی تەلەڤیزیۆن یان مۆبایلە تاوەکو ساڵی 2000 ئەگەر ویستت بچیت بۆ بۆتان وریا بە داوای خواردنی گۆشت و ماسی یان هەر حەیواناتێکی حەڵاڵ بۆ خواردن نەکەیت چونکە لەوانەیە ئەو داخوازیە بتخاتە زیندانەوە لەبەر ئەوەی خواردنی گۆشتی ئاژەڵ بە هەموو شێوەیەک قەدەغەیە بەهۆی دینی بوزیەوە. لە خواردندا پشت بە برنج و سەوزەوات و خواردنی سروشی دەبەستن. ئەگەر سەردانی بۆتانە کرد دەبێ وریابی و بەتەنیا نەگەڕێی بەبێ هاوڵاتێکی خەڵکی ئەوێ لەبەر ئەوەی بۆتان پەڕیەتی لە ئاژەڵی دڕندە وەکو ورچ و شێر و پڵنگ لەسەر شەقامەکان ئازادانە دەسوڕێنەوە. تەنیا خەڵکی ئەوێ دەزانن چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەن و ڕایان هێناون.